گەڵاو لە قوپۆپی بڕا و تێکڵەدار و زبڵ و پاشماوە و بتڵ و پەرداخ و قاپی پلاستیکی فرێدرا و تێکڕایشتی تری لەم بابەتە ئەوانەی سەر ئاو دەکەون لێرەدا ڕادەوەستن لەو شوێنەی گەورەترین بڕی زبڵ و زاڵی شەقامەکانی باڵتیمۆر لە خۆ دەگرێت لە ڕووباری جۆنز فۆڵز بەر لەوەی بچنە ناو بەندەری شارەکەەوە و پیسی بکەن. لەم شوێنە زۆربەی زبڵ و پاشماوەی لێ کۆ دەبێتەوە. لەم ڕووبارەدا لە 170 تا 85 پاشماو و زبڵ گر دەبێتەوە و لێرەوە دەڕژێتەوە ناو بەندەری شارەکە. جان کێڵت لەو دەمەی پیاسەی ڕۆژانەی لەسەر پردەکە دەکرد 7 ساڵ لەمەوبەر چاوی بە زبڵ و پاشماوەی زۆری سەر ئاو کەوتبوو بڕیاری دابوو چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە. سەرەتا ئامێرێکی بچووکی داهێنا تەنها توانای کۆکردنەوەی بڕێکی کەمی زبڵ و پاشماوە هەبوو هەر بۆیە 4 ساڵ بەدوایدا ئەمریکی گەورەتر و بەهێزتری دروست کرد. ئەم چەرخە بە پشتێنێک و ئافڕەوە بەستراوەتەوە. کاری پشتێنەکە ئەوەیە زبڵ و پاشماوەکان لە ڕووبارەکەەوە بەرەو ئەمبارێکی کۆکردنەوەیان بجۆزێتەوە. لەو دەمەی شەپۆلەکانی ڕووبارەکە لەسەر خۆ دەڕوات لە ڕێی 30 طبقە شوشەوە وزەی خۆر کۆ دەکاتەوە و کارەبا بۆ ماتۆرێک دابین دەکات. چرخەکە دەخاتە گەڕ لە ڕێی ئینتەرنێتەوە بە ریمۆت کۆنترۆل دەکرێت. دوای بارانی زۆریش ئامێری زبڵ کۆکردنەوەکەی سەر ئاو زۆر بە خێرایی پڕ دەبێت لە زبڵ و پاشماوە. دەستگای خێرخوازی Healthy Harbor Initiative دەڵێت تا ئیستا لە ڕێی ئەو ئامێرەوە 1,014,000 تەن زبڵ و پاشماوە کۆکراوەتەوە. بەرەو دەستگایەکی بەرهەمهێنانی وزە دەگوێزرێتەوە و دەسووتێنرێت تا کارەبای لێەوە بەرهەمهێنرێت. ئێمە هەروەها کار لەگەڵ چەند دەستگایەکی تردا دەکەین ئەوانەی کەلوپەلی فرەدرایی پلاستیکی کۆ دەکەنەوە. هەرچەندێک کە بەداخەوە تێکەڵ بە زبڵ و خۆڵ دەبنەوە و جیاکردنەوەیان کارێکی ئاسان نییە. هاوکات ئامێرێکی تری زبڵ و زاڵ کۆکەرەوە لە ناوچەیەکی تری بەندەرەکە خراوەتە گەڕ چونکە باڵتیمۆر شارێکی گەورەیە. کار لەگەڵ کۆمپانیاکانی تر لە سەرانسەری بەندەری شارەکە دەکەین لە هەوڵێکدا بۆ دروستکردنی ئامێرێکی تری لەو جۆرە و بە هیوان لە ماوەیەکی کەمدا و ئامێرە لە شارەکانی تر لە سەرانسەری جیهاندا بەدی بکەین. لە ڕاستیدا بەناوبانکی ئامێری زبڵ و پاشماوە کۆکەرەوەکی باڵتیمۆر زۆر لە بەندەرەکانی تری هانداوە کە دەیانەوێت هەمان تەکنۆلۆژیا بەکاربێنن.